بخير أكنهم لا عشتهم مشكلة إذا كانت بخير السلسلة بدون إن شاء الله. أمره كيما الأخوانات المصورين والسيادة همیشه آودان بید بناو بیان و ذکری خواهی پروردگار بونی ئێوە لێرە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ئامانجە گرنگەکانی هۆشیارکردنەوەی ئافرەتانە بە ماف و ئەرکە شەرعیەکانی خۆیان و هۆشیارکردنەوەیانە بەرامبەر بەو شەپۆل و هەژمە دەرەکیەی بێگانانەی کە ڕووی لە کوردستان و هەرێمی کوردستان کردووە. ئێمەش لەم بۆ پاراستنی ئافرەتانی خۆمان، بۆ پاراستنی کچانی خۆمان و بۆ بەهێزکردنی پێگەی شەریعەتی خۆی پەروەردگار و بەهێزکردنی بیر و باوەڕ و قەناعەتی ئافرەتانمان خولەکانمان بۆ پاراستنیان و بۆ تێگەیاندنیان و پێگەیاندنیان بەردەوامە. ئێمە خولی درێژخایانمان هەیە، خولی کوردخایانیشمان هەیە، کۆڕوسیە میناراتی بەردەواممان هەیە لە سەرجەم دقەکانە و بەم چەکە بە چەکی زانست عیلم تێگەیشتن پێگەیشتن بە تایبەت فێربوونی قورئانی پیرۆز و بنەما شەرعیەکان و زانستە شەرعیەکان ئێمە ڕوبەڕووی هەموو ئەو هەژمە دەرەکیانە بینەوە کە ڕووی لە کۆمەڵگەی کوردەواری کردووە. وذنوبنا ما بعد أبواب عزيزة خوشويستان خوشکانی عزیزم ماڵەخوا وەلە پێناوخوادا ژیان وەلە پێناوخوادا گیان لەدەستدان خوشکە عزیزەکان خۆشەویستان دەستخۆشیمان هەیە بۆ ماندووبوونی کەلاپەڕەکان یەکەمەوە ئەبێتە ڕووناکیەک لە دڵ و دەروونی هەمولایەکە ئەبێتە ڕووناکیەک بۆ ماڵ کار من بەخۆم لە شوێنی تر خوێندیتم 3-4 سال لە جێدم بەڵام تقریبا نزیکەی سارەکە لێرەمە هەفتە یەک ڕۆژ هاتمە بەڵام بە عوکمیەوەی چەند ساران لە جێدیم خوێندێ بەوەی کە سارێک لێرە فێر بوویمە بە 3 سال لەولای فێر نەبوویمە یعنی زۆر باشە لە قاعیدەی بەغدادیم خوێندیە لێرە تەواوم کردە قورئانیش واکەری کە تەواو یعنی لە چارەمم بەڵام ئەو قاعیدەی نورانیش دەخینم لە خەتی بەڵام یعنی زۆر ئیستیفادەم لێ کرد یعنی مامۆستایەکان زۆر باشن هەفتەی یەک ڕۆژە یعنی زۆر باشە یعنی هیچ ئەوە چی نەبووە ئەوش لەو شوێنانە کە فێر بوویمە باوەڕ بکە کە چوویمە شوێن تر وەمزانێ زۆری دەزانم بەس کە هاتی مێرە و ئەمزانی هیچم نەزانێ ئەو دیسانە سەرەتاوە یعنی زۆر باش بوو لەمای ئەو سارێ زۆر فێر بوویمە ئێمە کە پێغەمبەرمان سەلامی خوا گەورە لەسەر بی سەرەتا کە خوا گەورە وحی بۆ ناچی پێ فەرمووی بخوێنە یعنی تێبگە ئەو کاتی بەڵاویکەوە یعنی بزانە سەرەتا کە چوومە مەزانی کە دین غەدری لە ئافرەت کردیە کە چوومە ناوێ زانیم کە بە غەڵەتیم ئەوەی خوا گەورە بە ئافرەتدا هیچ شتێک نەیدا ئەوەی ئیسلام پێیدا هیچ شوێنێک پێی نەدا جا بۆی ئەو کەسانێک کە قسە دەکەن بەرامبەر بە دژ بە ئافرەتانیان دەرن دین ئاوا باوەڕ کە نەیان خوێندە نەیان زانیە جا لۆیەوە دەرێن بە هەموو کەس دەرێم ئەوانەی کە دەیان ناسم لە دەوری خۆشم و کە دەدورینە دەرێم وەرن بخوێنن ئەو جا قسە بکەن. الحەمدولله شکر و سپاس لە خوای گەورە ماوەی کەمە دێمە دەرسی قورئانی لە خوای بەزیاد بی هەتا ڕادەچی باش ئیستیفادەم لێ کردیە لە خوێندەوارم یعنی خوێندەواریەکەم وانە بەس الحەمدولله شکر و سپاس لە خوای گەورە مامۆستای زۆر تێگەیشت و ڕێک پێکمان هەیە تێمان دەگەین و ئەومان دەکەین هەموو چتیش بە هەوڵدانە کە تو هەوڵت نەدا هەر لە شوێنی خۆت دەمینەوە خوێندەوار بی نەخوێندەوار بی دەرێ یعنی بەشەر هەیە زۆر ئەوەیە تێنەگەیشتیە بەس تێگەیشتن بەوەی نییە کە تو هەوڵی خۆت نەدەی هیچ ئیستیفادەت نەکردیە بەس الحەمدولله شکر و سپاس لە خوای گەورە هەتا ڕادەچی مامۆستایەکانمان باشن و زیرەک و تێگەیشتینە ئەمەش ئیستیفادەی زۆرمان لێ کردیە ئامۆژاریم لەوەیە هەر کەسێکی پێی خۆشە بخوێنیتن و لۆ بەرە و قورئانی پیرۆز بێ خوای گەورەش یارمەتی دەدەی ئەتو هەنگاو بنێ خوای گەورەش لەگەرتدایە و ینی ئینسان هیچ کاتەکی بەدەستەوەستان فێرە ڕادەچی شتەکی نەبووە کە لە لەمارێ دانیشی فێرە شتێک ببی هەموو بەوەی فێرە بی کە تو هەوڵی لۆ بدەیت هیواداریشم هەموو کەسێکی کەنە خوێندەوارە لۆ قورئان هەوڵ بدە
لە لای خی گەورەش هەم پاداشت و ئەجر و پاداشت خۆی هەیە هەم ئیسیفادەی خۆشی هەیە. ئەم لە مێژە لێرەمە من حەفت ساڵە لێرەمە لەخوای بەزیاد بێ هەموو شتە فێر بووینەمە هیچمان نەدەزانی یعنی لە ئەلف بێەوە فێر بووینە مامۆستاکانمان زۆر باشن زۆر ڕێک و پێکن زۆر ئیتیمانمان پێ دەدەن لەخوای گەورە بەزیاد بێ ئەمە لێرە فێرە قاعدە بینە فێرە قورئان خوێندن بینە زۆر یعنی شتی زۆر لێرە فێر بووینە مامۆستاکان زۆر کاریمان دەکەن لەخوای بەزیاد زۆر یارمەتیمان دەدەن یعنی ئەلەوان فێر بووینەمە هیچمان نەدەزانی هاتنە ئێرانە هیچ قورئانی دەخوێنین لەگە قاعدەی ڕۆژانە یعنی هەفتانە هەموو چارشەمان دێین چارشەمان قاعدەش دەخوێنین و عینەن قیراعەش دەخوێنین هەردووش دەخوێنین بە قورئان وەبیکەنە قەوقانی ئاراستنی قەلبیتان لەوە کردوەتەوە لە کۆمەڵگەی کوردەواریە